بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست لا ڕۆژی تایبەت بە چاک سێم ڕۆژی بەڕێوچوونی یارەکانی چوونی قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوانێت تاوەی پێکەوە تاوتویەکی یاری لوتکە بکەین کە هەر لەمڕۆ یاری دواخراوی پرێمەر لیگ یارینەوان برینفۆرد و مانچستەر سیتی ئەنجام دەدرێت لە ڕکابەرەکانی پریمەر لیگ لە نیو کاتژمێر پێش یارەکانی چامپیۆنز لیگ کامەش یاریی گرنگە و لە شەوی ڕابردوش ئەوەی کە هەبوو شکستی جیرۆنا بوو بەرامبەر بە ئەتلەتیک بلباو کە نەیتوانی سوود لا یەکسانبوونەکەی ڕیال مەدرید وەربگرێت تاوی جیاوازەکەی کەم کاتەوە ئێستا جیرۆنا لە ئەگەری بوون بە یەکەمەوانێ بەرەو ئەوە دێت کە پلەی دووەمیش لە سوودی بەرشلۆنە لەدەست بدات لە یارەکانی داهاتوودا بە تایبەت کە ئێمەش باسمان لەوە کرد بۆ هەڵسەنگاندنی جیرۆنایمە باسمان لەوە کرد زۆر گرنگە تاوەکو دەستپێکی یارەکانی قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ جیرۆنا بتوانێت لەم لوتکەی ڕیزبەندیە وەکو خۆی بەردەوام بێت لەبەرەوەی کە ڕیال مەدرید و بەرشلۆنە گەر توانیان لەو قۆناغانەی چامپیۆنز لیگ بڕۆنە پێش و گرنگی دەدەن بەو پاڵەنتێم بتوانێت زروفە بۆ خۆی استیغلالکە بەڵام ئێستا تقریبان ڕیال مەدرید با ئەوەی کە دوو یاریش لەدەست با لە خولی ئیسپانیا پێش جیرۆنا کەوتووە و دەرفەتێکی دیکەی پێشتریش بۆ ڕیال مەدرید ئەوەی کە لە ئیسپانیا وەک هەمووتان نەزانن لە ئیسپانیا بە پێ ڕوبەڕووبوونەوە ڕاستەوخۆکان پاڵەوان دیاریەکرێت تاوەکو ئێستا لەگەڵ جیرۆنایە هەردوو یارەکە لە سوودی ڕیال مەدریدە واتە لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆیان ڕیال مەدرید لە پێشترە تا جیرۆنا و سەبارەت بە بەرشەلۆنەش لای هەمووتان ئاشکرایە ڕیال مەدرید یاری یەکەمی بردووەتەوانێ و یاری دووەمیش باگەرێکی زۆر لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ پێش بەرشلۆنە دەکەوێتەوانێ ئەمە تاوتوی ئەنجامەکانی دوێنە بوو کە لەگەڵیشیدا کریستال پالاس و ئێڤەرتۆن بە گۆڵێک یەکسامن پێشەوەی بچمە سەر پێگاتەکە و شێواز یاریکردن کە شێوازێکی گشتیرە بەڵام تەطبیقکردن تایە جیاوازە کە دواتر لە شیکاریە تەکتیکەکەی پێکەوە باسیەکەین و تاوتوی دەکەین ڕوبەڕووبوونەوەی دوو قوتابخانەی تۆپی پێی لێکچووی هاوشێوە یاریزانێک کە پێشتر سەردەمی زێڕینی یاریکردنی خۆی بۆم دویانەیە یاری کردو و مێژووکی جوانی لەگەڵم دوانێ نووسیوەتەوە ئەوش کە دیگۆ سیمیۆنیە کە هەم لەگەڵ ئەتلەتیکۆ مەدرید و هەم لەگەڵ ئینتەر میلان یاری کردو و ئێستا بۆ ساڵانێکی زۆرە ڕانەراتی ئەتلەتیکۆ مەدرید دەکاو و توانوێتی بە شێوێکی باش ئامانجەکانی ئەم تیپە بەدی بێنێ و لەگەڵ هەڵکەوتێت لەو بەریشەوە ڕانەرێکمانەیە کە ناوی سیمۆنی ئینزاگیە کە لە ئێستادا ستایشێکی گەورەی جیانی بە دوای خۆی دایاناوە و ستایشێکی زۆری بۆ خۆی کۆ کردوتەوە لە ڕێی ئەو ستایلە تایبەتمەندەی کە خۆی پەیڕەوی دەکات و لێی ناکشێتە دواوکەویش ستایلی یاریکردنی 3-5-2 کە بەم دوایەش سیمۆنیش بە هەمان شێوە چۆتەوە سەر ستایلی یاریکردنی 3-5-2 بە تایبەتی لە دوای پێکانی ئەلڤارۆ مۆراتا کە لا یاری لاس پالماسی ئەتلەتیکۆ مەدرید وەک ئامادەکاریەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئینتەر میلان و بۆ یاریکردن لەگەڵ هەمان شێوازی ئینتەر میلانە هەمان پلانی 3-5-2 جێبەجێ کردوێتەوە بەڵام ئێستا ئێمە لەسەر شاشەکەەوە شیکاریەک بۆ 3-5-2 ئینتەر میلان و شیکاریەک بۆ 3-5-2 ئەتلەتیکۆ مەدرید بە تاوەتی دەکەین بابزانین جیاوازی نێوان 3-5-2 ئینتەر میلان و 3-5-2 ئەتلەتیکۆ مەدرید چی ئەبێ پێکەوە دەچینە لای شاشەکە و پێکەوە باسێک لە ئینتەر میلان و لە سیمیۆنی دەکەین و بابەتەکەمان تاوتوێ دەکەین سەرەتا کە دەست دەکەین بە پێگاتەکە من حەز دەکەم سەرەتا لە ئەتلەتیکۆ مەدریدەوە دەست پێ بکەم بە تایبەت ئەتلەتیکۆ مەدرید کە وەکو وتم پاش پێکانی ئانتوان پێکانی ئەلڤارۆ مۆراتا پلانی یاریکردنی ئەتلەتیکۆ مەدرید بووە بە پلانی 3-5-2 بەڵام لە 3-5-2 ئەتلەتیکۆ مەدرید دەمەوێت کۆمەڵی خاڵ ئاماژە پێ بدەم بۆ سەرجەم هاوڕێیانی ئەزیز کە پێکەوەم خاڵانە تاوتوی بکەین لەوەی کە ئەتلەتیکۆ مەدرید چ ستایلێکی یاریکردنیان پەیڕەو دەکات دیقەت بدەن لێرە لە ئەتلەتیکۆ مەدرید سێ دڵی بەرگریمان هەیە سێ دڵی بەرگریمان هەیە کە دەگرێت هێرمۆسۆ خیمینێز و هەروەها ئەکسل ڤێتسڵ بن یاخودەوە تا ساڤیچ یاری بکات لە نێواندا بەڵام لێرە دوو باڵی بەرگریمان هەیە کە باڵی چەپەکەیان دەبێتەوە ڕینۆڵدۆ
کە یاری دەکات و هەروەها لێرەش مۆلینامان دەبێت لێرە ئەوەی گۆڕانکاریە لە ئەتلێتیکۆ مەدرید چی ڕوویداوە لەم دوو یاریزانەدا ڕوویداوە لەم دوو یاریزانە کامە بە ئەگەرێکی زۆر یۆرێنتی دەبێت کە یۆرێنتی یەتەم هێڵەوە یاری دەکات و لێرەش ئانتوان گریزمانمان هەیە دابەشبوونی ئەم تیپە وەکو سیرکردن ئینتەر میلان زیاتر لە دۆخی یاریکردنیە بە چ جۆرێکی لێتەوە ئینتەر میلان ئینتەر میلان ئەوەی کە دەردەکەوێت لە کاتی یارەکانە بە تایبەتی لە یاری لاس پالماس وەک دەرکەوت پێک هاتەکە زیاتر دەچێتەوە سەر شێوازی 5-3-2 چۆن بەرگری چڕی ئینتەر میلان یاخود هێرشی چڕی ئینتەر میلان وا دەکات کە ئەتلێتیکۆ مەدرید زیاتر کشانەوەی بۆ دواوە هەبێ و زیاتر ئەوەی کە خوێندنەوەی بۆ دەکرێت لە یاری ئەم شەوە ئەتلێتیکۆ مەدرید پشت بە پلانی هێرشە هەڵگەڕاوەکان بەستێ واتە لاری ئەم شەو بە ئەگەرێکی زۆر ئەتلێتیکۆ مەدرید زیاتر کشانەوەی دوایەوەیە بێ ڕینۆڵدۆ هاوکاری بەرگریکارانە بێ وەمان کاتا مۆلینا هاوکاری بەرگریکارانە بێ لێرە کوچی ڕیکێلمی یاری دەکات یاخود ساڵ نگوێست بژاردەکان چۆنی لێدەن ئەم سیانەی ناوەندیش بە هەمان شێوە دەبنە سیانەیەکی هاوکاری چڕ بەم جۆرە یاری دەکەن و یۆرێنتی گەڕانەوەی بۆ ئێرە دەبێت و گریزمانیش بە هەمان شێوە واتە ئەوەی کە گرنگە لای سیمۆنی لاری ئەم شەو ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بەم چییە ئەم شەو تا ڕادەیەکی زۆر ئەتلێتیکۆ مەدرید بە هێرشبەری وەهمی یاری دەکات واتە هێرشبەرێکی سەرڕمی ناو بۆکسمان نابێت لە ئەتلێتیکۆ مەدریدە هیچ هێرشبەرێک ناو بۆکس دیاری ناکەوەکوی کە پێشتر کە مۆراتا لە یاریکردنی ئەتلێتیکۆ مەدریددا ناو هێرشی بۆکسی تیپی بەرامبەری سەردەخست نەبوونی هێرشبەری بۆکس نەبوونی هێرشبەرێکی سەرڕم دەرفەتێکی تەواو بۆی کە پلانی هێرشی هەڵگەڕاوە پلانی سەرەکی ئەتلێتیکۆ مەدرید بێت کەواتە خاڵی یەکەم لە ئەتلێتیکۆ مەدرید کەم شەو تەطبیقێکە بەرگریەکی چڕە لە ڕوبەڕووبوونەوەی ئینتەر میلانە کە تەطبیقی دیکە بە تایبەت کە وەکاریەوەی کە لە دەرەوەی یاریگای خۆی یاری دەکات خاڵی دووەم توندیاریکردنی یاریزانەکانێتی کە ئەمە بەردەوام دەبێت ئەم خەسڵەتە تەطبیق کرێت لە ئەتلێتیکۆ مەدریددا بۆی کە چونکە خۆتان نەزان یاری ئەم شەو بەهێزترین یاری قۆناغی شانزەی چامپیۆنز لیگە و جگە لەوەش توندترین یاری قۆناغی شانزەی چامپیۆنز لیگە و یاریەکەش پشتە بەستێت بە توانایەکی جەستەیی زۆر بەرز لە نێوان هەردوویانەیە واتە لیاقە توانای جەستەیی لە هەردوو تیبە گرنگی خۆی هەیە چەکەکەی ئەتلێتیکۆ مەدرید چییە بۆ گۆڵ تۆمارکردن چۆن دەکرێت ڕوبەڕووی ئینتەر میلان بێتەوە و گورزی لێ بوەشێنێ تاوان مەجاالدانی تەواوە لە کاتی یاریە بە ئۆتۆماتیکی ئەم پێگاتەیە بەم جۆرەی لێ کە من بۆتان باس دەکەم ئەم گەڕانەوە تەواوە لە یاریزانانی ئەتلێتیکۆ مەدرید بەدی دەکرێت بە تایبەتی کە چاڕە دەکرێت ئەم شەو بە پشتبەستن بە یاریگا و هاندەرانی ئینتەر میلان زیاتر کۆنتترۆلی تۆپی لابێ و زیاتر بتوانێت فشارکە لەسەر ئەتلێتیکۆ مەدرید بۆی کە یاری چوون بەرێتوانێ وەستانی یاریزانەکانی ئەتلێتیکۆ مەدرید تقریبەن ئابەم جۆرەی لێدێ واتە هەموو یاریزانەکان گەڕانەوەیکی تاوایان پێوە دەبێت و تەنانەت گریزمان و یۆرێنتیش دەبنەوە دوو ناوەن و لە کاتی بەرگریە لە زۆر کاتا ڕەنگە ئەتلێتیکۆ مەدرید لە دۆخی 5-4 ببینین یاخود 5-5 ببینین یاخودەوە تا لەم دۆخی 5-3-2 بیبینینەوەوانێ چونکە ئەتلێتیکۆ مەدرید وەکو بەرگریکردنەکەی بەم جۆرە بەرگری لە گۆڵەکەی دەکات و دەیەوێت بە کەمترین زیانەوە لە نێو یاریگای جوسێپی میاتزا بێتە دەرەوە هێرشی هەڵگەڕاوی ئەتلێتیکۆ مەدرید بە سوودوەرگرتن لە چییە بێ تاوان بیرمان نەچێ ڕینۆڵدۆ و هەروەها مۆلینا دوو بەرگریکاری باڵی باشن بە تایبەتی باڵی چەپی هێرشبەری ئەتلێتیکۆ مەدرید لە ڕێگەی ڕینۆڵدۆ مەترسی زیاترە تاوەکو مۆلینا لە دیوی لایەنە بەرگریەکەی بەهێزترە تاوەکو دیوی لایەنە هێرشبەرەکەی بەڵام ڕینۆڵدۆ بە پێچاوانەوە لە دیوی لایەنە هێرشبەرەکەی بەهێزترە لە دیوی لایەنە بەرگریەکەی بۆیە باڵەکان ڕۆڵێکی کاریگەریانە بێت لە ڕێخستنی هێرشالگەڕاوەکەەوە جگە لەوەش وەستانی کوچی و ساول نگوێس و ڕیکێلمی یاخود هەر یاریزانێکی دیگە کە بەشداریەکە ئەو دابەشبوونە بۆچی گرنگە بۆ سەرکەوتنی یۆرێنتی و ئانتوان گریزمان چونکە
بە ئەگەرێکی زۆر گریزمان دەبێتەوە پلەیمیکەر دەبێتەوە یاریساز لەم تیپەیە خۆ ئەگەر ئەنخوێل کۆریا وجودی هەبێ ڕەنگە بارودۆخەکە باشتر بێ ئەو کاتە گریزمان دەبێتەوە پلەیمیکەری ئەم تیپە گریزمان یعنی مەگەر تۆپی بەرزی باڵەکان هۆکار بێ بۆی کە گریزمان بچێتە ناو بۆکسانێک نا سەرکەوتنەکەی گریزمان لە دەرەوەی بۆکسە بێ و یۆرێنتی یاخودە دیاریزانێکی دیکە بتوانێت لە ڕێی ساون لەگوێزەوە ڕکێلمی یاخودە دیاریزانێکی دیکە بێ یاخود دیپاڵ بیرمان نەچێت دیپاڵ بێتەوەم دیوە یاخودەوە تا کوچی لە یاریەم شەوە یەدەک بێت دیپاڵ سەرکرداتی شوێنەکەی کوچی بکە و ڕکێلمی یاریکا بۆی بتوانن لە کاتی هێرشەڵگەڕاوەکانە بتوانن زەفەری خوان بە ئینتەرمیلان بەرن و بتوانن یعنی مەترسی دروستکەن لە ناو ناوچەی سزای ئینتەرمیلانە و ئەو هێرشەڵگەڕاوانەی کە ئەم شەوت لە کۆمەدیت بۆیڵتکەوێ بتوانن گۆڵی لێبەرهەمێنن چونکە کلیلی سەرکەوتنی ئەتلێتیکۆ مەدریت پێرفێکت بوونیەتی لە ڕێخستنی هێرشە هەڵگەڕاوەکانە و چۆن بتوانێت ئەم هێرشانە کۆتایی پێبێنە بۆ سەر گۆڵی ئینتەرمیلان بە پێچوانەوەکو یاریکردنێک ئەگەر لە ڕووی کەرەسەکانی شەوە سیر بکەین جیاوازیەک هەیە لە نێوان ئینتەرمیلان و لە نێوان ئەتلێتیکۆ مەدریت و ئەم پلانی یاریکردە ڕەنگە بۆ یاریزانانی ئەتلێتیکۆ مەدریت لە ڕووی لایەنە بەرگریەکە ئەوانەیە هیچ کێشەیەکی نەبێت لە ڕووی لایەنە بەرگریەکەی ئەوانەیە هیچ کێشەیەکی نەبێت بەڵام لە ڕووی لایەنە هێرش بەرەکەی و لە ڕووی ڕێخستنی هێرشی هەڵگەڕاوەوە کێشە ڕەنگە بوونی هەبێت بە هۆکارەوەی کە چ مۆلینا چ ڕینۆڵدۆ ئەو پێرفێکتە نەبن بۆ هێرشەڵگەڕاو من زیاتر ڕینۆڵدۆ بۆ وەکو لایەن هێرشەڵگەڕاوەکەی پێم وایە توانایەکی باشتری هەیە تاوەکو مۆلینا بەڵام ئەوەی کە بۆ ئینتەرمیلان گرنگە لای من لە یاری ئەم شەوە ڕاگررتنی ئینتەرمیلانە و ڕوبەڕبوونەوەی ئینتەرمیلانە بە باشترین ئەنجام دواتر هەوڵدان بۆ بەدەستێنانی ئەنجامێکی باش چونکە ئەبێ کە دەڵێم کەمترین زیان بۆمە ئەگەر هەر دۆڕایت ئەم شەو بەشکە بتوانانی لارگای واندا میترۆپۆلیتان و قەرەبووی ئەم ئەنجامە بکەیتوانێ ئەگەر هەر دۆڕای با بە ئەنجامی 1-0 بدۆڕێت ئەگەر هەر بتەوێ ینی بۆ نمونە ئەنجامێکی باش بینی با سەرەتا تمۆحێوت هەبێ یەکسان بیبیتە دەرەوانێ ئەها بە تەسەسو لە ڕۆم ئەگەر دۆڕای باەک هیچ بدۆڕێ دواتر تمۆحی باشترێ با ئەنجامە یەکسانبوون بێ دواتر ئەگەر ئینتەرمیلان ئەو دەرفەتەی دایت و دۆخی یارەکە بۆ جۆرە بوو ئەنجە چاوی لە سەرکەوتن بێت چونکە ئەم شەو ئەتلێتیکۆ مەدریت لە سەرەتاوە چاوی لە سەرکەوتن بێت دڵنیابن بۆ تیپەکەی دیگۆ سیمیۆنی کارێکی ناڕەحەت دەبێت چونکە بمانێ و نەمانەوێ نەبوونی ئەلڤارۆ مۆراتا گۆڵکاری تیپەکە کە هاوشانی گریزمان ئەمساڵ ینی من لە بەرنامەکانی پێشوو کە باسی ئەتلێتیکۆ مەدریت دەمبۆست کردوون وتومێ ئێستا ئەتلێتیکۆ مەدریت یاریی جوان پێشکەشەکە ئێستا ئەتلێتیکۆ مەدریت تیپێکی جوانە کە سێریکین ئەزاین چێ گۆڵەکانی ئەتلێتیکۆ مەدریت تۆمارەکە هاوشێوەی ڕابردوونیە ئەنی شتەکە دۆخێکی ترە بۆیە ئەم شەو دڵنیام ئەتلێتیکۆ مەدریت بەم جۆرارێکە و ئەوەی کە بشمێ لەسەر ئەتلێتیکۆ مەدریت باسی بکەمەوانێ ڕۆدریگۆ دیپاولی ئەرژەنتینی یعنی باوەڕ بکەن لە دوای مۆندیالەوانێ دیپاوڵە و یاری ئێستەیکە هەرگیز نەیتوانیەوە لە مۆندیال بیکە من بۆ پەڕی قەنەعەتمە و قسەیەکە ئێستا و کامەڵبوونەی دیپاوڵەتی لە کەم یاریزانە دەبینێت یاریزانێکی عاقڵ یاریزانێک کە جوڵەیەکی زۆر دەکات لە نەو یاریگا بە تۆپ و بێ تۆپ یاریزانێک کە تۆپ دابشکردنێکی جوان دەکا و لێ پچڕاندنێکی جوان دەکا بۆ تیپەکەی و لە هەمان کاتدا سەرکەوتنێک و هاوکارێکی باشی تەواوی یاریزانەکانێتی کار ئاسانیەکی زۆر لە نێوەندی ئەتلێتیکۆ مەدریدا بۆم تیپە ڕێک دەخات هەموو ئەم کارانە کارەکانی ڕۆدریگۆ دیپاوڵن لە ئەتلێتیکۆ مەدریت کە جێگەی ستایشکردنە ئەمە خاڵەکانی سەر ئەتلێتیکۆ مەدریت بوو کە ئارەزوم لێ بوو بە تەواوی باسی کەم بە هەمان شێوە دەچینەوە سەر پلانی 3-5 کە باسمان لێوە کرد بەڵام ئەم جاریان باس لە ئینتەرمیلانەکەین بۆیە پێویستە درێسەکە بکەینە شین و دواتر بین لەسەر ئەم پێگاتەیی ئینتەرمیلان قسە بکەین. ئەتلێتیکۆ مەدریت باسم بۆ کردن وتم 3-5 بەڵام زیاتر پلانی 5-3 دەمیرێت لە ئەتلێتیکۆ مەدریت بۆ کاریەوەی یاریگای ئینتەرمیلانە بەڵام لە ئینتەرمیلان پێچاوانەکەی لە ئینتەرمیلانیش بامان شێپلانی 3-5 وەکتێمەش 5-3 بێ لە کاتی بەرگریکردن بەڵام لە ئینتەرمیلان ئەم شەو ئەوەی زیاتر بەدی دەکرێت پلانی 3-5 کە جێبەجێ دەکرێت باشە وەکو یاریکردنیش
باستۆنی دیفرەی ئەم شەوە چێربی پێکانیە و ئەگەر ئەم شەیش پاڤار لە پێگاتی سەرشیە یاریکە لە پێگاتی ئینتەرمیلانە کە ئەمە لە چی کاراسانێک بۆ ئینتەرمیلان دەکات دیقەت دەن ئینتەرمیلان لە کاتی هێرشە بە جۆرێ گەڕانەوە دەکات بە تیپی ڕکابەر شێوازەکە بەم جۆرەی لێ تورام و لاوتارۆ مارتینێز هەردووچیان هێرشبەرێکن لە دەوری ناوچەی بۆکسا بن لێرەدا دیمارکۆ و لە هەمان کادا دارمیان یاخود دێنزەڵ دۆمفێرس کە یاری دەکەن بەم شێوەیە هێرشەکانیان ڕێک دەخەن لێرە شۆنی کۆبارە لا هاوکارە لە هەمان کادا هندێک مختاریان دەبێتەوە پلەیمەکەر و چالهانۆگرۆ دەبێتە ڕاگیری ئەم تیپە ئەمە شێوازی ڕاکردن و لێرەدا کەراسانەکە چی لێ باستۆنیش دێتە سەرم هێڵە و لە هەمان کادا پاڤاردیش دێتە سەرم هێڵە و ئەوەی کە دەمێنێتەوە بەرگری لە گۆڵی ئینتەرمیلان دەکات بە تەنیا دەمێنێتەوە لە دواوە تەنها دیفرێ ئەمە چییە؟ ئەمە شێوازی یاریکردنی هێرشبەری ئینتەرمیلانە کە پلاندانێ بۆ تۆمارکردنی گۆڵ باسم لە چی بۆکردن لە ئەتلێتیکۆ مەدرید وتم دەرفەتێک هەیە هێرشی هەڵگەڕاوە چونکە یاریکردنی ئینتەرمیلان زۆر ڕوونە لەوەی کە بەم جۆرە ئەم تیپە هێرشەکە ڕاستە سەرکەوتنەکان لەوە چێ بە پێیەوە نەبێت کێسە من لەوێنەکانی شاندانەدەم بەڵام هەمووتان دەزانن لاوتارۆ مارتینێز و مارکۆس تورام بەردەوام لەم هێڵانەیە یاری دەکەن و دەتوان پەستانی خۆیان دروستکەن دیمارکۆ بە تەواوی و هێڵە داگیر دەکات لەوەی کە حاڵەتەکان لەسەری بێتەوە کە ئێستا من ورتر لە ڕێی نووسینەوە ئامانجی پێدەدەم لەوەی کە ئەکرێت چۆن ئەتلێتیکۆ مەدرید گورزی خۆی بۆشێنە تاوان ئەم شوێنی یاریکردە ئەم شوێنی یاریکردە دەبێتە شوێنی یاریکردنی لاوتارۆ مارتینێز و مارکۆس تورام کە باگەرێکی زۆرەوە هاتنە دەرەوەی ئەم هێڵانە شیتیا دەبێت وەکو هاوکاری وەکوی کە بۆم شێوەیە دەگەڕێنەوانێ بەڵام زیاتر جوڵەکان لە لاکانەوە دەکرێت وە ناو بۆکسی ئەتلێتیکۆ مەدرید دەبێتە شوێنی مەترسی لە لاوتارۆ مارتینێز و مارکۆس تورامەوە بە تایبەتیەوەی کە بەرگریکارانی ئەتلێتیکۆ مەدرید دەبێت ئاگاداری بن ئەو توانە جەستەیە بەرزەیە کە مارکۆس تورام و لاوتارۆ مارتینێسیانە لە ڕووی حجزکردنی تۆپ و لە ڕووی وەرگرتنی تۆپ و لە ڕووی دابشکردنی تۆپوانێ کە دەبینین گۆڵەکانی ئینتەرمیلان چەند هاوشێوە تۆمارەکەن ئەمە سەبارەت بە بۆکسی ئەتلێتیکۆ مەدرید لێرەدا دیمارکۆمان هەیە ئالێرەشدا دیفرێ یاخود ماتیۆ دارمیانمان هەیە بە هەموو پێوەرەکان لە هەموو خەسڵەتێکی بەرگریکردن و لایانی هێرشبەری دوو بەرگریکارە باڵەکەی ئینتەرمیلان پێرفێکترن تا دوو بەرگریکارە باڵەکەی ئەتلێتیکۆ مەدرید لە چ ڕوویەکەوە تقریبا نزیکەی 3 ساڵە ئەم دوو باڵی بەرگرین لەسەرم پلانی یاریکردنی ئیشەکەن ئینتەرمیلان شێوازی یاریکردنی 3-5-2 یاخود 5-3-2 بە دەگمەن گۆڕانکاری تیا بووێ بەڵام ئەتلێتیکۆ مەدرید بۆ جۆرە نییە هەموو یارێ ڕیناڵدۆ سەرەکی نییە هەموو یارێ مۆلینا سەرەکی نییە بەڵام دارمیان و دیمارکۆ دوو یاریزانی سەرەکی ئینتەرمیلان و تەنان دیمارکۆ یاری پێشوش پشووی وەرگرتووە ئۆگۆستۆی بەرازیلی لە شوێنی دیاری کردو بەڵام هەمان پلانی تەطبیق کردوێتەوە لەبەری پلانەکە بەو جۆرە بەڕێوە دەچێت مەترسیە گەورەکەی باڵەکانی ئینتەرمیلان ئەمە کلیلی دۆزینەوەی ڕێگەی سەرکەوتنە لەم تیپەدا بەڵام لە ئینتەر ئەتیمادە لەسەرم باڵانە نییە بۆچی هەمووان ستایشی ئینتەرمیلانەکەن بۆچی هەمووان پێیان وایە ئەو داڕشتەی ئینزاجی یاری پێدەکات مەترسیتە درین داڕشتەیەوە بۆ ڕۆبەڕبوونی تیپەکان بێزە چونکە تەنها لە باڵەکانە لە بێزی باڵەکانە خۆی نبینێتەوە کە ئێمە بڵین وڵا هەموو مەترسیەکەم دووباڵە دێنزەڵ دۆمفرس و دارمیان یاخودەوە تا دیمارکۆ یا ئۆگۆستۆ دروستەکان نەخێن دوو هێرشبەری سەرەڕمی بەهێزمانەیە لاوتارۆ و تورام دوو هێرشبەری ئەلێرەشدا کێشە هەیە ئەلێرەدا هێندێک موختاریان سەرڕای سەرکەوتنی تەمەنی جوڵەیەکی زۆر ژیرانە دەبێتە یاریسازێکی زۆر بیرمەند لە ئینتەرمیلانە کاتێک تۆ منزومەکە و چاک بێت هەمومان توانای تاگەکەسی مختاریان ئەو یاریزانە پێرفێکتە نیە کە ئێستا من دانیشم لێرەدا ئەبە شێوە باسی کەم بەڵام چی ڕوویداوە کاتێک تۆ هەموو یاریزانەکانی چواردەورت باش دەبن ئەمە شۆکارە بۆی تۆش بە شێوەیەکی باش دەرکەی بە شێوەیەکی بێز دەرکەی مختاریان سوودی لە باشی چواردەورەکەی وەرگرتووە خۆش یاسێکی ناوازە پێشکەشەکە
خۆشی پلیمیکەر و مەترسیدار یەکێکە لە یاریزانە مەترسیدارەکان ئینتەر میلان کە هەمیشە لەسەر گۆڵی تیپی ڕکابەر مەترسی تاویە. بارێلا ئەرکەکە دابەش بوو. ئێستا مادام دۆنفێرز ئەمە دەکات، مادام دارمیان ئەمە دەکات، مادام دیمارکۆ ئەمە دەکات و لاوتارۆ و تورام ئەمە دەکەن و میختاریانم پێشکەوت ناکە، لێرەدا پلانەکە گۆڕاوە لە ئینتەر میلانە لە وەرزی ئەمساڵ. بارێلا کە خۆتان دەزان لە ماوەی ڕابردوو یاریزانە پێرفێکتەکە ئینتەر بوو هەمووی بە جۆرە لە جۆرەکان ناوێنە. ئێستا بۆ بەڕاگیری یاری ئینتەر میلان ئەرکی چییە بارێلا؟ ئەمێ لێرە بۆتان باسکە تاوان با بچمەوە سەر پلانی سێ-5-ەکە ئەمێ بە خاڵ باسی بارێلا بکەم. باسم لەوە کرد ئەم سەرکەوتانە ڕوو دەدات بۆ میختاریان دێتە ناوە کالانۆگلۆ دێتێرۆ. لێرەدا ئەرکی بارێلا چێ؟ ئەرکی بارێلا ڕاگررتنی ئینتەر میلانە. ئەبەم جۆرە ئەم شێوەی کە منم یاریزانت بۆ دەسۆڕێنم ئەمە دابەشبوونی ئەرکی بارێلایە لە نێو یاریگادا. بارێلا هاوکاری باڵی ڕاستەکە و هاوکاری هێرشبەرەکانەکە و هاوکاری چالهانۆگلۆ دەکات لە ناوەندا تاوەی چالانۆگلۆ بێتە جێگرەوەی میختاریان لە کاتی سەرکەوتنیە و ئەم بێتەوە بە یاریزانێکی تری ناوەند. واتە ئەو جوڵەیی بارێلا دەیکە ئێستا زیاتر بارێلا ئەرکی تەکتیکی ئینزاگی لە نێو یاریگادا پڕ دەکاتەوە و ئەو بۆشایانەی کە لە تیپەکەی ئینزاگیدا دروست دەبێ بارێلا پڕی دەکاتەوە. بارێلا نایەڵێ بۆشایی لە نێو ناوچی یاریکردنی ئینتەر میلانە دروست بێ، لێکدابڕان و مەودای دوورکەوتنەوەی نێوان یاریزانەکان بەو شێوە بێزە دروست بێ بەچی؟ بە شوێن پڕکردنەوە بە چوونە جێگەی هاوڕێکەی. ئەم ئەرکەی بارێلا ئیکا میختاریان نایکە. بارێلا دەیکا میختاریان نیکە. بەڵام هەندێک جاریش چالهانۆگلۆ کە کاتێ بارێلا زیاتر هاوکاری هێرشبەریە بێ، چالهانۆگلۆ دێتەوانی هاوکاری سەرجەمیانە با بۆ لەبەری بەرگریکارەکانی ئینتەر میلان دێنە سەرەوانێ سەرکەوتوو دەبن. یعنی چی دیفرێ بێ، چ باستۆنی بێ، چ باڤار بێ دەتوانن سەرکەوتن بکەن. ئینتەر میلان پێشتریش باسم لێوە کرد خاڵە بەهێزەکانی بەم جۆرە دابەشەکان لەبەرەوە چەندین ڕێگەی بۆ گۆڵ تۆمارکردنی. چۆن چەندین ڕێگە؟ باڵەکانی بەردەوام مەترسیدارن بۆ هێرشی هەڵگەڕاوە بۆ خۆتزیینەوە لە بەرگریکارانیتی پێرکابەر چی دۆنفێرس چی دیمارکۆ توانای خۆتزیینەوەیان هەیە و دەتوانن مەترسی ڕاستەقینە لەسەر گۆڵی ئەتلەتیکۆ مەدرید دروستکەن. دوو هێرشبەری مەترسیدارمان هەیە، مارکۆس تورام و لاوتارۆ مارتینێز کە پێویست ناکە باسیکە. میختاریان یەکێکە لە باشترین ئەو یاریزانانەی کە کەمترین فۆکسی لەسرە، کەمترین سەرنجی لەسرە، بەڵام زۆرترین کاریگەری هەیە، زۆرترین ئیش دەکا بۆ تیپەکەی. بارێلا یاریزانێکی تەکتیکی پێگاتەکە ئینتەر میلانە و چالهانۆگلۆ کۆمەڵی مواسەفاتی تایبەتمەندی لە تۆپەوەستاوەکانە لە لێدانەکانە بۆ گۆڵی تیپێ ڕکابەت. دوو بەرگریکارەکەش دەتوان شوێنی دووباڵی بەرگری بگرنەوەن. خاڵی لاوازی ئەم شەوی ئینتەر میلان تەنها و تەنها ڕێگەدەنەدانە بە هێرشە هەڵگەڕاوەکان. ئەمەش لە ڕێی چێ دەکرێت؟ لە ڕێی هەریەکە لە بارێلا، چالهانۆگلۆ و دیمارکۆ، دارمیان یاخود دۆنفێرس دەکرێت کە بە تایبەتی بناغی هێرشی هەڵگەڕاوە لە ڕێی ئەم چوار یاریزانەوە نەکرێتە سەر ئینتەر میلان. دواتر بەرپرسیارەتەکەی دەکرێتەوە سەر باستۆنی و دیفرێ و بێنجامین پافارد. ئەبەم جۆرە ئینتەر میلان دەکرێت لە یاری ئەم شەو بتوانێت گورزی خۆی لە ئەتلێتیکۆ مەدرید بۆشێنێ. ئێمە لە توانای ئەتلێتیکۆ مەدرید کەم ناکەینەوە، بەڵام وەکو باسم کرد ئاماژەم پێدا ئەکرێت ئەتلێتیکۆ مەدرید ئەم دەرفەتە ئەم سەرکەوتنە بۆ خۆی بخۆسێتەوە، ئەمە بکاتە کلیلی سەرکەوتنی خۆی لە یاری ئەم شەو. بەس ئایا ئینزاگی و پێگاتەکەی ئینتەر میلان ڕێگە دەدەن بەم جۆرە ئەم فەراغە لێرەدا دروست بێ کە بە تایبەتی ڕانانێکی زۆر باشیان لەسەر ئەم دۆخە کردو یاریزانانی ئینتەر میلان و زۆر بە باشی بۆ تەواوی یاریەکان خۆیان ئامادە کردووە لە ماوەی ڕابردووش چەندین جار ئەم ستایل یاریکردانە کردەوە. تەنانەت لە وەرزی ڕابردوو لە یاری مانچستەر سیتیش لە چامپیۆنز لیگا بە هەمان شێوە ئەم تیپە توانی بە پلانێکی تاکتیکی بەهێز ڕوبەڕووی مانچستەر سیتی بێتوانێ و خۆشتان بینیتان ئەو گۆڵی کە مانچستەر سیتی تۆماری کرد و یاری کۆتایی چامپیۆنز لیگی پێبردەوانێ و توانی ببێتە پاڵەوان. تۆپ کەوتنە خوارەوەیەک بوو کە ڕوویدا
لە یاریزانانی ئینتەر میلان و ڕۆدری توانی ئەم هەلە بۆ خۆی قۆزێتەوە و بتوانێت گۆڵی سەرکەوتنی بۆ مانچستەر سیتی پێتۆمار بکات. بۆ هەموو ڕاهێنەرێکی تەکتیکی یاری ئەم شەو زۆر گرنگە، چونکە دوو ستایلی تایبەتمەندی هاوشێوە ڕوبەڕووی یەک دەبنەوانێ و یاریکی وەکووتم زۆر چێژبەخش دەبێت لە ڕووی تاکتیکیەوە و لە ڕووی توانای تاکی یاریزانەکانەوە کە چۆن بتوان پلانی ڕانەرەکانیان جێبەجێ بکەن. ئەمە جگەلەوەی یاریکی تونند و تیژیش دەبێت لە نێوان یاریزانەکانە، چونکە هەردوو تیپ پشتی تاو دەبەستن بە توانای جەستەوە، پشتی دەتوانێت تاو دەبەستن بە توانای یاریکردنە. یاری دووەممان یاری نێوان PSV ئایندۆڤن و هەروەها بروسیا دۆرتمۆندە لەسەر یاریگای ئایندۆڤن. پیتەر بوشی ڕانەری پێشووی دۆرتمۆند ڕانەرایەتی ئایندۆڤن دەکات لە ئێستاداوە خۆتانزان کۆنتترۆلی خولیانەکانی هۆڵندای کردووە بە شێوەیەکی بەهێز ئەمساڵ لە هۆڵندا ڕکابەری دەکات و هەر ئەمە ژوای کردووە کە لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ لەسەر حسابی یانەکانی لانس و ئیشبیلیە شانبەشانی ئەرسناڵ بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ، کە ئەمە دەرفەتێکی باشە، ساڵانێکی زۆرە ئایندۆڤن دەرفەتیەوەی نەبووە کە بگاتە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ و لە چامپیۆنز لیگ دەرفەتیەوەی هەبێت دەستکەوتی گەورەتر بێنێ. ئەگەر واقعیەتی یاریە لێک بینانێ من ئێستا دەچمە سەر دۆرتمۆند، باسی دۆرتمۆند دەکەم، بەڵام ئەگەر بژاردەیەک بۆ ئایندۆڤن دیاریکەین بۆی کە ئەگەرێک هەبێ بۆی کە بگاتە قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ دوو ئەگەری هەیە، پۆرتۆ دۆرتمۆند. ئەینا یاخود ینی بۆ نمونە یاخود لە یەکەمەکان ئەگەر بچینە سەر یەکەمەکان، چونکە پۆرتۆش دۆم نەبوو، ڕوبەڕووی باشترین بژاردە بۆ تۆ لە ناو یەکەمەکانە، بیرمان نەچێمە. ینی لە چاویانەکانی دیکە ئەتلێتیکۆ مەدرید ڕاستە تیپێکی چڕ و توند و بەهێزە، بەڵام بە هۆکاریەوەی ستایلی یاریکردنی ئایندۆڤن هێرشبەری و ستایلی یاریکردنی دۆرتمۆند هێرشبەری، ئەمە کاراسانیەکە وەک لەوەی تۆ ڕوبەڕووی بەرگریکارێکی چڕبیتەوە. بۆ ئەگەر ئایندۆڤن چاوی لەوە بێ کە بگاتە چارێکی کۆتایی ئەو باشترین بژاردە. لە بەرامبەریشدا بروسیا دۆرتمۆندیش بە هەمان جۆرە باشترین بژاردەی دووەمەکانی هاتۆتە بەردەم و خۆشی لە کۆمەڵی مەرگەوە بە پلەی یەکەماتوە و دۆخی ئەڵمانیای دۆخێکی نەخوازرەوە. بۆیە کارگێڕی دۆرتمۆند ئێستا لە ژێر پەستانێکی گەورەی هاندەرانیان و هاندەران بە هیچ جۆرێک لە ئەنجامەکانی ئێدەن تەریسیچ و لە کارەکانی کارگێڕی یانەکە لە وەرزی ئەمساڵدا قایلین. لە کاتێکا وەرزی ڕابردوو لە دوانەفەسا نازناوی بۆنسلیگان بۆ بایر مونیخ لەدەستدا، بەڵام لەم وەرزە هەرزوو لە ڕکابەری نازناوەکە بێیوابوون. ئێستا دۆرتمۆند لە ڕکابەری گەیشتنەوەیە بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. بۆیە ئەم هەلە لەلایەن ئێدەن تەریسیچ و یاریزانەکانیەوە نابێ بەم جۆرە لەدەست بدرێ و بە تایبەتی کە تۆ کۆمەڵی مەرگێ تێپەڕانووە بە ئاست و کۆمەڵی مەرگتوانیتە بە پلەی یەکەم سەرکەی دەبێت ئەلێرەش کارەکە و تەواو بکەی و بتانی ئەنجامێکی باش بە تایبەتی لە یاری ئەمشەوە بێنی بەرامبەر بە ئایندۆڤن تاوەکو لەسەر یاریگای خۆ سیگناڵی دۆنا پارک بتوانانی سەرکەوتنەکە بۆ چاریشی کۆتایی یەکلا بکەیتەوە، چونکە بەپی پێشبینیەکان و بەپی ئاست و تێبینەکان کە دەبینرێت دۆرتمۆند چانسی سەرکەوتنی بۆ قۆناغی چارێکی کۆتایی زیاترە، بەڵام ڕوبەڕووبوونەوە سەختەکە ئەم شەو نێوان ئینتەر میلان و ئەتلێتیکۆ مەدرید ئەم شەو بەشی یەکەمی ئەم جەنگە دەبینین، پێشەوەی بەشی دووەمی جەنگەکە لەسەر یاریگای واندۆ میترۆپۆلیتانۆ ببینینەوە. خواتان لەگەڵ.